ئەوەی لە توانای حکوومەت یاریمی کوردستاندا بێت بۆ یارمەتیدانیانە بۆ نۆژەنکردنەوەی ئەم بازارە ئینشاءالله تەقسیری ناکەین و دەست بەجێ برادەران ڕادەستپێرین بۆ ئەوەی کە بتوانین چۆن یارمەتیان بدەینەوە لەو زەرەر و زیانانەی کە پێیان کەوتووە. بەڵێنێکی سەرۆکی حکومەتە کە لە ئایندەیەکی نزیکدا وەک ئەو ڕووناکیەی دەستی من جارێکی تر ڕووناک دەکرێتەوە. برا گەورە هات بەڕاستی سەرسام بووین کە بەڵێنێکەشیدا چکەمە بەڕاستی یەخوا دوو ئەو کەسکەمانی ئێستا عینی بەخۆمان سفڕین. هەر یەکێک لەم دوکانانە خۆیان تەمین کردایە چیان بۆ دەکرا هاوڵاتیش 100% قازانجەکە خوانەخواست تووشی حادیسێ چوە بێ قەرەبوو ئەکرێتەوە. قستی تامین کار بۆ کارمەندان دەدۆزێتەوە، دووەم اقتصاد بە قووەت دەکات، سێم تامین لە قەڵق قورتار دەکات. قولير سەتاحەفتای لێرە بوو واللهی شخص هەبوو نەمدەناسی لەگەر من خۆڵی بە قوتعیدا دەکرد ئاگر نێتەجۆ واللهی نایناسم نازانم ئێستا چیە چێنی قەزا و قەدەری خوای الحەمدولله مالەکە ئیلای خوای بوو لۆ لای خوای چووە الحەمدولله وش دەستگایە چ خێرخوازی هەستی بە ئیشەکەی پارەکان کۆ بکرێتەوە نیوەشی بدرێتەوە زۆر باشتر لەوەی هیچ نەدرێتەوە. ژمارەی گشتی دوکانەکان چەند سو تاون تاکو ئێستا ئامارێکی سەرەتاییمان لەدەستە 227 دوکان بە شێوەیەکی گشتی لە زەرەری بەرکەوتووە لە سوتانەکە. بازارێکە مێژوویەکی دوور و درێژی هەیە بە ڕەمزێکی هەولێری پایتەخت دەناسرێت. پێش هەفتەیەک پێش ئێستا جمەی دەهات لە گەشتیار و کڕیار بە هۆکاری ئاگرکەوتنەوە بازاری قەیسەری زیانێکی زۆری بەرکەوتووە لە ڕووی ئابووریەوە چونکە ئەم بازارە بە چاوی هەولێری پایتەخت دەناسرێتەوە. بەڵام بەڵێنێکە لە سەرۆکی حکومەتەوە بۆ زیان لێکەوتوانی ئەم قەیسەریە کە لە ئایندەیەکی نزیکە سیما جوانەکەی قەیسەری بە ڕووی کڕیاران و گەشتیاراندا دەکرێتەوە. لەگەڵ هاوکارانم بە شەو و بە ڕۆژ بە دوواداچوونمان کردووە کە زیانەکان چین چۆن هاوکاری و قەرەبووی زیان لێکەوتوان دەکرێتەوە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. یەکێک لە کۆنترین بازاڕەکانی کوردستانە لە شەوێکی بێدەنگدا ئاگری گرت گڕ و تینی ئەو ئاگرە خەوی لە چاوی کاسبکاران و هەولێریەکان زڕان. بازارێکی شوێنەوارە کە بە ڕۆژ لە بەرمیوان و کڕیار شەڕی ژیانی دەکرد کڵپەی ئاگر و بڵێستەی ژیانی لێدامرکان. بەڵام سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان وەک فریاد ڕەسێک سەردانی قەیسەری کرد و بڕیاریدا لە نزیکترین کاتدا ئەو بازارە مێژوویان نۆژەن بکرێتەوە. ساڵە دەستم پێکردیا ئەو توکای منە توکانی کراسی کوردیا نێزیکەی بای 5 دەفتەری شای تێدایە بە دیکۆڕ کامل ئەوەی غڕم کرد بۆ هەموو ڕۆیە هیچ دەرنەچووە. مۆزۆی قەرەبووکردنەوە یەکەم شت ئەو ئیشی کەسێک نییە حکومەتیش ناتوانانی قەرەبی هەمووی بکاتەوە بە تاکوتەنە دەبی ملت پارێ غڕکاتەوە دەستگایە چ خێرخوازی هەستی بە ئیشەکەی پارەکان کۆ بکرێتەوە بە پێی ئەوەی نەفەرە کەڵبژێرن کە ڕاست و دروستی ئەوەی پیشاندا کە توکانەکان باید چەندی ئەشای تێدا بۆ هەموو شتەکان بە واقع کووە و نیوەشی بدرێتەوە زۆر باشتر لەوەی هیچ نەدرێتەوە. تەعمیرەکە بەڕاستی لە توانایی توکاندارەکان نییە. توکان زۆر دەتانی توکانی ناو ژۆری خۆی تەعمیر کاتن لە دەرە ڕادەست پێ بکەن لەو دینگانەی ڕادەست پێ بکاتن لەو دینگانەی ئەوە ئاید حکومەتیە ئەوە ئیش حکومەتیە 10,000 نەفەر 20,000 نەفەر 30,000 نەفەر لەسەر ئەو بازارە ژیانەکەی بەڕاستی ئەوڕۆ ئەلێرە تەعمیر دەکرێتن ئەو لای نەسوتایە ئەو لای زەرمەندە ئەو بازارش ئەو هەیە ئەزنەبی دێتەوەێرە ئەگەر نێتە ناو بازارە بەڕاستی دەرێ نەچوومە هەولێرێ ئێرە هەموو مڵێکی خۆیان نییە هەموو ڕاستە سەر قفلانەی خۆت ئەتو بڵێ نەڵەی کرێچی دەمانەوێ ئێستا حالی حازر ژیان ڕاوەستایە بەڕاستی دەمانەوێ خاوەن ملکەکان چاوەکی بەو فەقیر و فەقارەتەی تەماشاوی نەکا کابرا مەسەلەن بینایە لە شێستی لە بەختیارەیە مانجە دەفتەرێکی هەشە نانی ئەو ڕۆی سبینێنە دەمانێت کرێەکە ڕاوەستی هەتا نۆژەن دەکرێتەوە ماڵی ئاوا بخوا بینتە پێشی. کاگی دریس باسی ڕۆژانی ئاساییمان بۆ بکە ئێوە چیتان نەفرۆشت چۆن بوو شێوازی داخستن و کردنەوەی دوکانەکانی ئێوە چۆن بوو لە بازاری قەیسەریە؟ لەهی توکانەکە ڕۆژەکانی ئاسایی جامخانە بووە جەمخانەش پەردەشمانیدا بە پێشۆی دەستپێکەوتە خانومان فرۆشتووە. بەڵێ
خانومان فرۆشتۆ ئەو توانیان پێمان پڕکردیە. تۆ یەکێک بوو لەوانەی کە زۆر کاریگەری تێکردی مەسەلەن توانای قسەکردن نەبوو لە کاتی ڕووداوەکەیە بۆ ڕێژی دوایی خودی سەرۆکی حکوومەت هات سەردانی ئێوەی کرد لە نزیکەوە تەماشای بازاڕەکەی کردوتیەوەی لە توانامانە بێ هاوکارتانەبی ئەمە چ پەیامێ بوو چ ورە و هێزێکی دا بە ئێوە؟ والله طبعا معنی دڵما خۆش بوو کە برا گەورە هات بەڕاستی سەرسام بووین کە بەڵێنێکەشیدا بەڵێنێکەکە تەجێ معنی قسەشکرد تاوا دەکەین تەجێ چکەمە بەڕاستی یەخوا دوو ئەو کەس کەمانی ئێستا عینی بە خۆمان سەفڕین ئەوی هەمووان بۆ هەمومان لە تواندا لە خانی لە ساری هەمومان کرێسنی براکە معنی لە ئەفتا و پێنجەوە مەلێرەنا کە هەموو ڕۆژێ پێشتوانی بام لەگە بام بوومە لە مناڵۆ لێرە گەورە یادگارەکانی شەمووی نەما هیچ ئەمە زیاد سمنەوەی بوو بەڕاستی ئێستا خوای گەورە پارە هیچ دێتەوە بەشێکە زندی بێ الحەمدولله لە خوای بە زیادی سەلامەتین کە سەلامەتیش بووین هەمووش دێتەوە لە خوای گەورە بە زیاتر ئیمن لەبەر بابمە کە نە بابمە نەداکەمە نەمامان بازاری قەیسەری هەولێر مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 200 ساڵ پێش ئێستا ڕووبەرەکەی 50,000 مەتر چوارگۆشەیە 4,000 دوکان لە خۆ دەگرێت لە هەفتەی ڕابردوودا 227 دوکان سووتان 5 کۆگا لە بازاری قەیسەریدا سووتان زۆرێک لە دوکانداران تەمەنیان لە یادگاری هەیە لەگەڵ دەنگەدەنگ و دار و دیواری ئەم بازارە بەڵام لە ماوەی یەک چرکەدا لە بەرچاویان وەک فلیمێکی سینەمایی ڕەش داگیرسا بوو بووە خۆڵەمێش بەڵام ئومێت هەرماوە و ژیانیش بەردەوامە. کۆمەڵە دوکانێک لە بازارێکی گرنگ لە هەولێری پایتەخت سوتاوە ئەمە زەرر و زیانەکانی چەندە چ کاریگەریکی دەکاتە سەر خێزانێک ئایا هەر دوکانێک چەند خێزانی لەسەر ئەمە چ کاریگەریکیە؟ بە کاکەی بڵێم ئەمە لە ساڵی 1960 لەو بازارە گەورە بوومە لە 7 ساڵی ڕە ساڵی 1990 ئەو توانمدانە بە کاکەی بڵێم ئەتا ئێستا بردمانە سەرێ و ئەو توانەشمان هەبوو توانش کەشمانە بوو 3 توان و مەخزانێکی 18 مەتری زەرلمان پێگەیشتە پڕی کوتاڵ بووە کوتالەکانیشمان هەموو کشمیری مەکسی بوو بەرگە دۆشک بوو چەرچەب بوو قماشی کراسی بێ جامەی بوو یعنی سەتانەوەتی مارکە بوو قماشەکەمان یان گرانبەهاکانی تورکیا و ئیمارات هەموو هینا بمانە ئەو توانێ قەزا و قەدەری خوای الحەمدولله خودی هاتنی سەرۆکی حکوومەت وەکو دوکاندارە چیە گەێنە بۆ زۆر زۆر شتێکی باشە لەسەر خەتە باش هاتنیوی تەبیعی محافظ قایم قام ئەحزابەکان هەموو یەک دەڕوا یەک دێ دەستیان بەکار کردێ بەڕاستی ئەوی سوتا ڕۆی بەس ئەو توانانە هەر یەکە 3 عائلە 4 عائلە 5 عائلە لەسەرە بە زوو شتەکەی تەواوکەن و بەتەمای خوای خەڵکی هەولێر بە هەبوونی ڕۆحی هاوکاری بەناوبانگن بەبێ گوێدانە جیاوازی چین و توێژانەتەوەی و ئاینیەکان هەموو پێکەوە هەرەوەزی ئاوەدانکردنەوە و پاکردنەوەیان گرتە ئەستۆ ئەوە تا هەرزوو قۆناغی پاکردنەوەی قەیسەری کۆتایی هات. یەکێکی لەو بازرگانانی کە لە تەمەنی مناڵیەوە لە ناو قەیسەریە گەورە بووی کار و کاسبی دەکەن ژیان و بژێوی ژیانتان لەسەرەوە کە قەیسەری سوتا ئێوە هەمووتان هاتن چۆن بوو چ کاریگەری کردوتە سەر بازار قەیسەری چیەگەێنێ لای ئێوە؟ قەیسەری کاکە دیاری دەکاتە دڵی کوردستان دەکاتە چاوی هەولێر دڵی هەولێر بەڵام بەداخەوە ئەو کارە ساتە ڕوویدا ئەگەر قەدەرە ئینشاءالله خوای گەورە تەعویزی ئەو برادرانەی دەکات و تەعویز دەبی ئینشاءالله بە حەول و قووەتی خوای ئەگەر دەستیشە یا ڕەبی خوایە ئەو دەستە بچێ و ئینشاءالله خراپتریشی بەسەردادی. باشە ئێوە بازرگانن لەو کاتی کە بازاری قەیسەری بەشێک لە بازاری زێڕەنگەری زیانیان بەرکە و ئاگری گرت لە ڕووی ئابووریەوە ئەم بازارە چ گرنگێکی هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراقیش کاکە دیاری زێڕنگری با بە شتێکیوا بەسیط تەماشای نەکەن زێڕنگری ئاوێنەی ئابووری هەرێمی کوردستانە و یەک شت لۆ پێدەن لە بۆ شەهادەتەن ئەوە دلیلەکە کەوا ناو زێڕنگران لە ئەمانەت و لە گرنگی لە دەرەوەی خەڵکی کوردستان ئەمن لەوانەیە بە تایبەتی خۆم تووشی وەزعی بووم زۆر خراپ بووم لەو هەرایە لۆ واللهی نازام ڕقەمەکەی بلێم یاننا مەبلەغەکی زۆر ئامانەتی خەڵکی دوبەی لە ناو ئەو تکانەی بوو لە هەمان کات پارەی زۆر دۆلار ئامانەت
بێ لە ئیخۆمان ئەمن حتا ئێستا باسی خۆمان ناکەم و ناچکەم ئینشاءالله لەبەرەوەی لۆ خوای گەورە الحەمدوللا مادەم بە خۆمان سەلامەتین ئەو برادرانە خەڵکی قەیسەری هەمویان بەگشتی سەلامەتن کەس تووشی شکستی نفسی نەبوو کەسمان لە دەست دەدا الحەمدوللا وشکر مالی دنیای تعویز دەبی باشە باسی ئامانەتەکانمان بۆ بکە کاک حاجی بەڵێ باسی کرد ئامانەتی هەیە لە بازاری قەیسەری پارەتان لەوێ و لەوێ بۆ بۆمان باس بکەیت ئەگەر ئەمانەت نەبی کاکە کابرا لە دوو بێڕاکو دەینی ماری خۆی 75 کیلۆ لە ئیدوسێ کەسان لەناو ئەو تکانەی بوو ئەو تکانە گسکەیە والله بە بێ مبالغە $1 ملیۆن دلار ئی عالەمێ بوو لەناو ئەو تکانەی بووە دوو دقە بەس ئەگەر بات باە ئەو ئاگرە کۆنتترۆل نەکرایە ماڵ و سەروەت و ئامانەتم هەموو دەڕۆی بەس الحەمدلله وەشکر وای گەورە پاراستی و تانین بە ڕۆکی سپی بەرامبەر ئەو کەسانێکەوە ئەمنیەتیان بەمە کردیە و ماری خۆیان تەسلیمی مەیان کردیە والله کاکە دیار لە بۆ تاریخ وەدەرێم بەحق لا إله إلا الله خدا شاهدە ئەمن لە ڕێگای کە بەرم لۆ هات ئاگر گەیشتە توکانی ما لە ڕێدەم گوت یا ڕەبی خوایە ماری من با بسووتێ با بڕوا فقط شەرمەزاری دنیا و قیامەتم نەکەی با مالی عالەمی ئامانەتەکە بالەکن بپارێزرێتەوە و الحەمدلله پاراستمان الحەمدلله کاک حاجی دەبینین دوای کۆنتترۆلکردنی ئاگرەکە خودی سەرۆکی حکوومەت هات تەماشای ناو قەیسەری کرد ئەمە وەکو پاڵپشتیەک هەم بۆ ئەوانەی کە زەرریان لێکەوتووە وەکو بازرگانان چی بوو لای ئێوە چی ئەگەێنێ کاکە زۆر گرنگ کو يعني کو وەصفی بکەم بەڕاستی یعنی پاش 6 ساعتی جەنابی سەرۆکی حکوومەت بگاتە ئێرە ئەوجا پێش جەنابی سەرۆکی حکوومەت کاکە ئەمن هاتم پێش من ئاسایش حریق محافظ لێرە بووە توکان جەرجی خۆمە وەیە مالی منە بەس پێش من ئەوان گەیشتنی ئێرە ئەو حقیقەتە کو باس نەکەم کو ئینکاریکەم بەڕاستی کەسیش ناتانی ئینکاریکە کاکە شتی باش دەبینی باسکە شتی خراپیش دەبینی باسکە کاریگەری زۆرە جەنابی سەرۆکی حکوومەت خودی خۆی پاش 6 ساعتی بێتە ناو ئەو کارە ساتەی معناوە کاکە ئەمن دەستم لە ناو دەستی گۆ دێنێم و یارمەتیتان دەدەم بەزوت وعدیشیدایە دوونێ لە کەناڵ بەڕێزەکەتان دیتم جەنابیان ئەمری دا و وعدیدا ئینشاڵڵە بەزووترین کات لەلایەن حکوومەتەوە و لەلایەن یونسکۆ ئەو بازاڕی تعمیر دەکەین قەدەرە هاتی الحەمدلله وشکر بەڵێنتان ناوە کە لەگەڵ بەشێک لە بازرگانانە هاوکاری و دوکاندارانە بکرێت ئەمن وەکو یعنی فکرەی خۆم ئەو فکرەی لە ڕێگەی کەنالی زەنابتانەوە ئەوە دەکەم ئامادەی خۆم دەردەبڕم و تازش باشم کرد لەکن هەندێک برادران سێ توکان ئەمن هەڵیان بژێرن بەبێ هیچ ئینتیمایەک بەبێ هیچ ئەوە دێتەوە کوردە عەرەبە مەسیحیەنە بەبێ فەرق و جوایزی لۆم هەڵبژێرن توکانەکەی پێش سوتانەکەی کوب و کلیلەکەی لێ وەردەگرم کلیلەکەی ئەو هاتەسلیم دەکەم و داوا لە خەڵکی هەولێری دەکەم بەڕاستی ئەوی توانای هەیە بابێ کاکە بەخۆی دێ بە شخصی خۆی توانەکەی تعمیر دەکە لەوە برادرە با دەستی بگری با دەستی یەکدری بگرین با لەو محنەتەی دەربچین و دەرج دەچین ئینشاءالله بەشێکی گەورەی دوکانەکانی بازاڕەکە پێکهاتووە لە زێڕەنگەران ڕۆژانە لەم بازارەدا مامەڵەی کڕین و فرۆشتن ئەنجام دەدرێت هەر بۆیە وەک کۆڵەکەیەکی ئابووری تەماشای پیشەی زێڕەنگەری دەکرێت و نیشانەیەکە بۆ بتەوکردنی ئابووری هەرێمی کوردستان و بە دیاریکراویش هەولێری پایتەخت. دەتانەوێت زوو بازاری زێڕەنگەران دەست پێکاتەوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی خۆی لە هەموو دنیا ئەوە دیارە و دەزانرێت کە زێڕەنگەری فەقەڕەی هەموو وڵاتێکە مادەی زۆر بەهێزە لە کڕین و فرۆشتن مادەیەکە دەتوانین بڵێن نیوەی ئابووری ئەو وڵاتە دەکەوێتە سەر زەڕەنگەرەکان بەدڵنیاییەوە ئێستا ئەگەر پرسیار بکەیت بازاری دۆلاریش تاسیراتێکی تەواوی کردێت کە ئەو چەند ڕۆژێ بازاری زێڕەنگەران داخراوە هەوڵ و تەقەڵای سەرۆکی حکوومەت و کە هات لە یەکەم ڕۆژ سوتاوەکە و کە وعدی بەو بازارەدا کە بە زووترین کات و بە جوانترین شێوە چاک بکرێتەوە جێگایەکی دەستخۆشی کەرە و زائیدەن زۆر دڵنەوایەکی تەواو بوو بۆ ئێمە هیوامان وایە ئێستا دەبینن کە لەسەر بڕیارەکەی جەنابی حکوومەت هەر ڕۆژی دواتر دەست پێکرا بە پاکردنەوەی بازارەکە زوو بینەوە بازار و ئیشی خۆمان بکەین و دەستخۆشیانێ باشە لە ڕۆیەوەی کە ژمارەی گشتی دوکانەکان چەند سوتاون تاکو ئێستا و زێڕەنگەران چەند دوکانیان سوتاوە لەوەیەندە بڵێ ئامارێکی سەرەتاییمان لەدەستە 227 دوکان بە شێوەیەکی گشتی لە زەرەری بەرکەوتووە لە سوتانەکە بەڵام زێڕەنگر 10 تا 12 دوکان زەرەری بەرکەوتووە 4 دوکانیش بە تەواوی سوتاوە هەم زێڕەکانیان پێڕا نەگەیشتن دەری بێنن زەرری تەواو بەبەر ئەو 4 دوکانەکەەوە زێڕەکانیشان نەماوە با زێڕ هیچی لێ نایە لێر دەسووتێ دەقۆپێ بەڵام دەتوانێت چاک بکرێتەوە بۆ هەر چیرۆیەک
دەتوانین بڵێن 2000 دلار تا 7000 دلار زەرێری بەردەکەوێت ئەو زەڕەنگرە و بە خۆشحاڵیەوە کۆمپانیایەکی لێن خۆی خۆمان هەر ئەو کات ئەو بڕیارەیدا کە ئەو زێرانە ئێمە لەسەر ئەسوێ خۆمان چاچی دەکەینەوە بێ بەرامبەر چۆن وا بکرێت جایتر ڕێگری لە سووتانی لەو شێوەیە بکرێ وەکو سندیکا چ بەرنمەیەکتانەیە چ ڕێکارێکتر نوێگر نەبەر بڵێ ئێمە دوای نۆژەنکردنەوەی بازارەکە و گەڕانەوەمان بۆ بازار بەرنامەی تایبەتی خۆمان هەیە بەدانانی حەریق دوورکەوتنەوە لەو هۆکارانەی کە بوونە سەبەبی ئاگرکەوتنەوەکە هەرچەندە ئاگرەکە لە لای ئێمە دەستی پێ نەکرد چکە زەڕەنگری شتێکی وای نییە کە ئاگر دروست بکە بەڵام دەتوانین شتێک بکەین ڕێگری بکەین جارێشتر تووشی ئەوە نەبینەوە ئەوەش دەکەوێتە سەر ئەرچی حکوومەت کە ببینێ ئەو هەڵانەی کە ڕوویدا جارێشتر دووبارە نەبێت. قەرەبووی دوکاندارە زیان لێکراوەکانی بازاری قەیسەری، لێخۆشببوونی کرێی 6 مانگی ڕیکلام و زبڵ، لێخۆشببوونی سەدا پەنجای باجی ساڵی 2023، لێخۆشببوونی هەموو باجێکی ساڵی 2024. لە هەرێمی کوردستاندا ژمارەیە کۆمپانیای دڵنیایی بوونی هەیە کە هەمویان لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە چاودێری دەکرێن، بەڵام هێشتا ئەم کلتورە دروست نەبووە کە هاوڵاتیان متمانەی تەواو بە کۆمپانیاکان بکەن و مڵک و ماڵیان دڵنیا بکەنەوە. وەزارەتی دارایی و ئابووری کە پەیوەندیدارە بەم کۆمپانیانەوە باس لە گرنگی کۆمپانیایی دڵنیایی دەکەن. کە باسی دڵنیایی دەکەین کۆمپانیای دڵنیایی لێرە دەوری چییە بێ ڕۆڵی چییە بێ ئەگەر یە هەر یەکێک لەم دوکانانە خۆیان تەمین کردایە چیان بۆ دەکرا؟ کۆمپانیەکان دەورێکی زۆر باشیان نەبێ بە مەرزێک هاوڵاتیان ئەگەر خۆیان بێنە پێشەوە لەبەرەوەی دڵنیایی ئیجباری نییە دڵنیایی ئیجباری نییە بەس وعی تەمینی سەقافەی تەمینی لەلایەن هاوڵاتیان کەمە دووش هاوڵاتی سقەی بە تەمین نییە وازانی پارەیەکە و سەرانەیە بۆیە من لێرەوە داواکەم خۆزگە ڕووی نەدا باە بەس ئەگەر ئەو بازاڕە بکرا باە دڵنیا بکرا بە لایەن کۆمپانیایەکەوە بە تەکیید قەرەبوو دەکرانەوە. کاک جەمیل لێرە پرسیارێکێتە پێشەوە ینی ئەم کۆمپانیانی کە دڵنیایی و تەمین و خەڵک هاوڵاتی دوکاندارێ بچێ خۆی تامیکە ئەم سەرمایی لەبەر دەستایە ئەم توانای بەڵێ ئەمە کاک ئەو کۆمپانیانە لەبەرەوەی کۆمپانیای ئەتیادی نین هەر کۆمپانیایك سەرمایەکە دەوی 15 ملیار کەمتر نەبێ سەتاسی لەو سەرمایی بە کاش لە بانقچی باوەڕ پێکرا حکومی دادەنێ لە من دەستی ئێمەیە ئەگەر دڵنیایەکەی بۆ جێبەجێ نەکردەوە ئەو کۆمپانیا ئێمە لە ڕێگەی ئوسوڵی خۆیەوە پارەکەی هاوڵاتی قەرەبەکەی ئەەکەینەوە کۆمپانیەکەش غرامایکەن و محاسەبە شکرێ بڵێ ڕێنماییمان هەیە. باشە چەند کۆمپانیاتان هەیە ئێستا؟ ئێمە 8 کۆمپانیامان هەیە وەکو خۆماڵی ئێستا لە کوردستان لە هەولێر کار دەکات 6 کۆمپانیامان هەیە کە عێراقین ئێستا لە کوردستان 2 کۆمپانیا تریش دوونێ موافقەیان بۆ کراوە یعنی ئێستا دەبتە 18 کۆمپانیا لە کوردستان کار دەکەن. لە تەمەنی حکومەتی هەرێمی کوردستانەوە تەمین و دڵنیایی هەیە مەسەلەن بۆ بە باشی کاری لەسەر نەکراوە لە ساڵانی ڕابردووە تا بێتە ئەمرێکی واقع و هاوڵاتیان ینی بڕوایان پێیان هەبێت. ئەزانی ڕاستەکەی ئەمە لەبەرەوەی یاسایەکی تایبەتمان نەبووە ئەوە ینی بەربەستەش زۆر گەورە بووە یاسایەکی عراقی هەبووە ئەو یاسای عراقیش لە زمانێک دەرچۆکە لە دوای پرۆسی ئازادی عراق ئەو یاسایە لە عراقی ئێستا گونجاونیە ئێمە کار بەو یاسایە دەکەین ئەو یاسایش تعدیل نەکرا ینی نەیفاز نەکرا لە پەرلەمانی کوردستان بە نووسراوێکی ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی ئابووری ئەو کات ئیشی لە ساکەن ئێمە کارمان لەسەکەن ئەو یاسای هەموارکەینەوە تا چەند گرنگە کە دوکانداران خاوەن بزنسەکان کە دڵنیایی خۆیان بکەن لە هەموو ئەو بابەتانی کە کۆمپانیەکانی دڵنیایی هەیە لە هەرێمی کوردستان بەتەکید زۆر گرنگە لە بەرژەوەندی ئەو کۆمپانیا و ئەو ساحب مڵکا و کاسبکاراندا یعنی کۆمپانیا ڕاستە ئەوەی کە کۆمپانیای کە تایبەتی حکومی دەیەوێت قازانج بکە بەس لە هەمان کاتدا هاوڵاتیش 100% قازانجەکە یعنی ئەگەر برێ قازانج ناکەم وەکو زەریبە نییە برێ پارەکە ئەدەم و نازانم چێ ئەوە دیارە شتێکی کە ڕۆژێ لەخواانەخواست تووشی حادیسێکی وابێ قەرەبوو ئەکرێتەوە. خۆ تۆمارکردن لە کۆمپانیەکانی دڵنیایی لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە چەندە بە پێی داتا و ئامارێکە لە بەردەستی بەڕێستان نابێت؟ بەڕاستی لە مستەوای تمۆح نییە بەس باشیشە ئێمە ساڵی 2023 تقریبان 300,000 هاوڵاتی بەشداری کتاخی بوو بە هەموو سێکتەرەکان یعنی جا دڵنیایی سیاراتە تەمینی سەحیە تەمینی ماڵە مڵکە بەس هێشتان لە مستەوای ئەومە نیە بە زیاتر ئەوانەی کە تەمین دەکەن دڵنیایی دەکەن لە کوردستان کۆمپانیەکانت. ئەگەر بەڕێستان
لەو بابەتەوە نزیکن دڵنیایی بۆ خاوەن بزنسەکان چی ئەگەیەنێ لە هەرێمی کوردستان؟ وڵی حیمای سەرمایەکانیان دەکەن ئەگە دڵنیایی بکەن سەرمایەکان پارێزراوە هەر وڵاتیش ئەگە دڵنیاییتیان نەبوو سیستەمی باقیتیان نەبوو اقتصادەکەش هیچ نییە. ئەمە گەشەی کردووە لە هەرێمی کوردستان ئەم کۆمپانیای دڵنیانە کۆمپانیامان هەیە لە پارێزیەکانی خوار و ناوڕاستی عێراق بەڵێ نەگوت 6 کۆمپانیا هەیە ئێستا داهنێشتە دوێنێ موافقەمان بۆ کردووە دابتە 7 کۆمپانیا یەکیش پار سەرکەوتو نەبوو ئیشکارەکانی وەستان ڕامانگرت 7 کۆمپانیا هەیە کە لە عێراقەوە لە بەغداوە هاتون فەرعیاکسۆ لە کوردستان. شتێک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر گرنگە ئەویش کە متمانەیە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە دەرفەتێکە بۆ کۆمپانیا دڵنیەکان نایەنە ئێرە قسە بۆ ئەم دوکاندارانە بکەن باسی بکەن گرنگی ئەم کۆمپانیای دڵنیایی و خۆتۆمارکردنە چییە؟ وڵا بە تاکید ئەمە کارێکی زۆر باشە بەس من حەزم دەکرد لەو بەرنامەی جەناب تا هەندێک کۆمپانیەکانی دڵنیایی بێن چاپێکردنیان لێ بکەن ڕێی خۆیان بڵێن ڕوئێ خۆیان بڵێن لەسەر ئەو بابەتە ئێمە ئەوەی لەسەرمانە ئێمە پشتگیری هاوڵاتی خۆمانەکەین ئەو کۆمپانیانش کە مۆڵەتیان لە ئێمە داعمیانەکەین دەزانین 100% زمانیان دەکەین بۆ ئەوەی هاوڵاتی کە مافی نەخورێت. گرنگی هەبوونی دڵنیایی لە بازارێکی لەم شێوەیەدا دەبێتە هۆی ئەوەی کاسبکار لە کاتی ڕوودانی هەر جۆرە ڕووداوێکی نەخوازراو خەمی نەبێت و لە ڕێگای بەشداریکردنێکی کەمی مانگانەوە دڵنیایی هەتا هەتایی دابین بکە بۆ ماڵ و مڵکەکەی. بەڕێستان کەسێکی زۆر شارەزان بە ئەزمون لە تەواوی وڵاتانە هەندێک جار ئاگرەکەوێتەوە ڕووداوە لافاوە کۆمەڵێ لایەنی سروشتیە شتێکە ڕوو ئەدات زیان بەردووکاندار کۆمپانیەکان باڵەخانەکان دەکەوێتەوە. ئەو شوێنانی کە دڵنیایی کراون چ گرنگیان هەیە ئەو شوێنەشانی کە دڵنیایی نەکراون چیان هەیە؟ خۆی دڵنیایی سیستێمێکی جیهانیە عیبارەتە لە چی لە قستێکی کەم بۆ کارەساتێکی گەورە کە تۆ ئەو قستە کەمە دەدەی مقابلی کارەساتێکی گەورە کە ڕوو بدە کە ئەو کارەساتە ڕوویدا وای لێدێ کە تاویزت وەرگروا لێدە تۆ زەرە نەکەی بێەوە سەر کارەکەی خۆت بەو تاویزە بەو قەرەوەی کە وەری دەگریت بەریزبەت ئەوە ئاگرانەی کە ڕوو دەدا لە هەولێر بەڕاستی جێگای داخە شتێکی زۆر ناخۆشە بەڵام سیستێمی تەمین ئەو سیستێمە نییە کە هەموو زەیەک بتوانین تەمین بکەین بەڵام ئەگەر بێت و چەند مەرجێکی تەمین هەیە لە ناو ئەو جێگایە هەبێت دەتوانین بە ئاسانی تەمینی بکەین. مەسەلە بازاڕی ئێرە تەماشا دەکەی ئەگەر ئاگر لە خوانەکە لە دوکانێک بەربێتە بەربێ ئەو ئاگرە تەشەنە دەکات بۆ دوکانەکانی تر بۆ جێگاکانی ترفە دەبێت شەریکەی تاویز شەریکەی تەمین تاویزی ئەو دوکانانە هەمووی بداتەوە بۆیە ئەگەر بێت و بمانەوێ ئێرە تەمین بکەین وەکو میسالێک ئەبێ پولێکی تەمین دروستکەین لە بینی چەند مەزوعێک شەریکات چووکە زەرەکەی زۆر زۆرە کە دروستمان کرد ئەبێ شروتی ئەوەی تیابێت کە بتوانین تەمینی بکەین یەک لەو سروتانە مەسەلە مەڕەشەی ئاو هەبێ لەسەرەوە بۆی هەر ئاگرێک هەردوو کەڵێک پیا بۆ ئاوە تۆماتیچیان بێتە ناو دوکانەکە و بیکوژێنێتەوە لەسەر سیستێمی کارەبا ئەو جیهازێکی ئاگر کوژێنەوە هەیە هەر شۆرتێک بێت لەوێ بیکوژێنێتەوە ئەو سیستەمانە ئەبێ دابدرێت لە ناو ئەو دوکانانە بۆی بتوانین تەمینی بکەین بەو ڕێگایە نەبێ ڕێگای تر نییە بتوانین تەمینی بکەین بۆیە دەبێت ینی خەڵکی کوردستان ئەو وعیەی هەبێت کە بزانێت تەمین باشترین ڕێگایە بۆ خەرەبووکردنەوەی هەر خەسارەتێک چونکە تۆ دەی داوا لە حکوومەت دەکەی کە قەرەبووت بکاتەوە بەڵام ئەگەر تامینت هەبێ ئەو بارەگران لەسەر حکوومەت هەڵەگری ئەکەوێتە سەر شەریکاتی تامین شەریکاتی تامین ئیشی ئەوەیە کە تعویز بدە یعنی تامین مقابلی یعنی تعویز تامین لە ڕووی ئابووریەوە چه گرنگێکی هەیە یەکەم کار بۆ کارمەندان دەدۆزێتەوە دووەم اقتصاد بە قووەت دەکات سێم خەڵکەکە لە کە تۆ کە تامینت کردزانی جێگایەکە ئەگەر شتێک تێقەوما پارەکەت بداتەوە بە ئیسراحەت ژیانەکەت ئەوەیە سەرەوە بەبێەوەی قەلق و ینی تامین لە قەلق قورتارتەکە. بازاری قەیسەری هەولێر مێژوەکەی بۆ 200 ساڵ پێش ئێستا دروست کراوە لە 4000 دوکان پێکاتووە 227 دوکان سوتاون قۆناغی پاکردنەوەی کۆتایی هاتووە بە بڕیاری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستاندا لە نزیکترین کاتدا وەکو شێوازە کللتوریە کۆنەکەی نۆژان دەکرێتەوە. بەڵێنێکی سەرۆکی حکومەتە کە لە ئایندەیەکی نزیکدا وەک ئەو ڕووناکیەی دەستی من جارێکی تر قەیسەری
بازارە دێرینەکەی هەولێری پایتەخت ڕووناک دەکرێتەوە ئەوەی لە توانای حکومەت یاریمی کوردستانە بێ بۆ نۆژەنکردنەوەی ئەم بازارە و قەرەبووکردنەوەی کاسبکاران و دوکاندارەکانی ناو قەیسەری هەولێر دەکا هەمووان بە یەک تیم چ بازرگانان چ خێرخوازانیش دەیانەوێت لە زووترین کاتدا قەیسەری بێنەوە دۆخەکەی جاران و بەڕۆی هاوڵاتیان و گەشتیاراندا نمۆ جوانەکەی هەولێری پایتەخت نیشان بدات.